هێشتا کێشەی فەرمانگە فیدراڵیەکانی هەرێم لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر نەکراوە. پەرلەمانتارانی عێراقیش لە بەدواداچوونەکانیان نەگەیشتون بە هیچ ئەنجامێک. پۆلیسی گومرگی سلێمانی لە ئێستادا چەندان گرفت و کێشەیان بۆ دروست کراوە لە ڕووی موچە و کەمکردنەوەی میلاکات و نەبوونی هۆکاری گواستنەوە و کەمکردنەوەی دەسەڵاتەکانیان. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت لە کۆبوونەیەکدا سەرجەم ئەو گرفتانیان لەگەڵ پۆلیسی گومرگ باس کرد، دواتر بە راپۆرتێک ئاراستەی پەرلەمانی عێراقی دەکەن. تاوان کێشەکان لە چەند خاڵێکی گرنگ خۆی بینێتەوە. ئەگەر تەناوکو سەردێر باسیکەن یەکێکیان لەوانە مەسلەی کەمی ئالیات کە ئالیاتی پێداویستیان کەمە، یەکێک لەوانە مەسلەی کارمەندیان کەمە کە تا ئێستا میلاک و کارمەندەکانیان بۆ زای ناکرێت، یەکێک لەوانە مەسائلی هەمانگی کارکردن و دەسەڵات و بوونی دەسەڵاتی ئەوان لەم سنوورەوە شۆڕکردنەوەی دەسەڵات لەلایەن وەزارەتەوە بووان بۆ هەندێک کار کە کاری ڕۆتینیە و زۆر بابەتی کەی ورد کە ئێمە لێرە هەڵوەستەمان لەسەر کردووە لەگەڵیانە مناقەشەمان کرد. پەرلەمانتارانی عێراق دەنگۆی هەڵوەشانەوەی پۆلیسی گومرگ ڕەت دەکەنەوە، دەڵێن تەنها میلاکاتەکانیان کەم کراوەتەوە، زۆرینەشیان بۆ پاسەوانی سنوورەکان گوازراونەتەوە. پێویستیشە پۆلیس و گومرگ زیاتر بکرێت بۆ ئەوەی زیاتر ڕێگری لە قاچاقچەتی بکەن کە لە سنوورەکان دەکرێت. یەکەم ناتوانرێن فەرمانگارە نێڵێت چکۆمە بەشێکە لە سیستەمی بەڕێوەبردن، یعنی فەرمانگە کۆتایی پێێنان بەو ئاسانیە نییە. دووەم دوو هۆکار لە پشت ئەو کەمبوونەوەی، یەکەم نەقڵکردنیان زۆر بووە، نەقلیان کردوون بە تایبەتی بۆ سەر پاسەوانی سنوور. دووەم هۆکاری دووەمی ناو ئەم بابەتە ئەوەیە کە کەسیان بۆدانە مەزراندوون کە ئەمە بەڕاستی پێداویستێکی گرنگی ئەم بەڕێبەتیە. وەکو وتم ئێستا عێراق ئێمە لە عێراقی بینین و لەگەڵ وەزیری دارایی چەند جارێک کە دانیشتوین باسیەوەی کردووە کە گومرگ ئەیانەوێ گومرگ وا لێ بکەن کە ینی ئەهەمیەتی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێ. کاتێک کە تۆ وایلیەکەی کەواتە پێویستەوەیە ئەدەواتەکانی پاراستنی خاڵە گومرکیەکان و ئەدەواتەکانی پاراستنی شەفافیەت و ئەم داهاتە گەورە بەقوت بکەی بەهێز بکەی. وڵی من پێم وانە زیادێ ئەوەنە قاچاقچێتیە ڕەنگە پێویستکە هێزی تری بۆ دروستکەی. لەبەرەوە من هیوادارم کە گرنگی زۆر بەم هێزانە بدرێ لەبەرەوەی ئەو قاچاقچێتیکە هەیە لە بواری گومرکی لەسەر سنوور کۆتایی پێبێن. فەرمانگە فیدراڵیەکان بەشێک لە موچە و شایستەداراییەکانیان کە 175 لەسەر ناوەندە و 125 لەسەر حکومەتی هەرێمە. پێشتر فەرمانگە فیدراڵیەکان کۆک بوون لەسەر ئەوەی شایستەداراییەکانیان و کێشە و گرفتەکانیان لە ناوەندەوە بۆ چارەسەر بکرێت. بەڵام تا ئێستا پەرلەمانتارانی کورد نەیانتوانیوە بە یاسا ئەم بابەتە یەکلایی بکەنەوە. حکومەتی هەرێمیش بە داواکەیان ڕازی نەبووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.